کاسبکاران و جوتیاران هاواریان لێ هەڵساوە و بەرهەمەکانیان پارە ناکات. 30 کیلۆ خیاری داناوە و هاوار دەکات هەمووی بە 500 دینار. هێشتا کەس نایەت بەلایەوە و لێی ناکڕێت. ئەمە حاڵی جوتیارانە بەدەست حکومەت و وەزارەتی کشتوکاڵەوە. ئێمە کاسبکارانی کاکە وەکو فەلاحی دۆڵی بازیان و سلێمانی و ڕاژێر و براکەم ئێمە خیاری ئێرانیەت لەبەر کە خیاری ئێرانیەت خیارەکەمان پارە ناکە لێرە هیچ ناکە ئێستا ئەوەتەوە عەلاقەی وەرە بە 500 ناچەند لێ بدەمێ و نەحنیە ئەگەر حکومەتی هەرێم لەگەڵ بەغای اتفاقی کردووە با وەزیر بە وەزیر بڵێن ئەو لا بگرێ لەبەر خێری ئێرانی نێتە عێراق و خیارەکەشمان تۆزی سەعدی باش بۆ ئەمڕۆ 1 کیلۆ خیار لەسەر فەلاح 250 بۆ 300 دینارەکەوێ بە سەماد و دەرمان و عایلەی کە لەگەڵتایە کە خزمەتی خیارەکە بۆکە 250 بۆ 300 دینار 1 کیلۆکەوێ بەڵام ئەمڕۆ یەک عەلاقەی ئاوها کە 30 کیلۆی تایە 500 دینارەکە 500 دیناریش ناکە کەس نایبەوە تا کەوتووە هەمووی لێرە سکێ بە حکومەتی هەرێم بەرپرسیارە ئەگەر ئیتیفاقی هەبێ لەگەڵ حکومەتی عێراقی بۆ ئەو تەماتەکەی بۆ داخا لە مانگی 4 و 5 تەماتەی سامەڕەیەنێ بۆ ئەمڕۆ خیاری ئێرانی داخڵەکە لێەوە هیچ هەڵوێستێکی نییە بەرامبەری. گرفتەکە ئەوەیە حکومەتی عێراقی سنوورەکانی بەڕووی بەروبوومی ئێراندا کردوتەوە و بەروبوومی ناوخۆیی هەرێمیش لە خواری عێراق پارە ناکات. سەرۆکی سەندیکای عەلوەی سلێمانیش دەڵێت دەبوو وەزارەتی کشتوکاڵ عێراقی پابەندی ڕێکەوتنی بکردایە تا کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆ سنوورەکان نەکاتەوە. وەڵاهی زۆر بەداخەوە ئێمە حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتوکاڵ زۆر خەمساردن لەوەی کە بە بازارکردن بۆ بەروبوومەکانی خۆماڵی بکەن. ئێمە تەنها پشت نەبەسین بە خوار و ناوەڕاستی عێراق لەبەرەوەی سوپاس بەخوا ساڵ بە ساڵ بەروبوومی جوتیارانمان لە زیابوونە حەقی وا هەیە خەمخۆری ئەوە ببن کە بەروبوومەکانمان بۆ دەرەوەی وڵات بۆ خلیج بە تایبەتی ئێستا فەسی گەرمایە لای ئەوان ئەتوانین ئەم بەروبوومانەی خۆمان گونجاوە بە تایبەتی شووتی کاڵک تەماتە ئەمانە بتوانین هەناردەیکەین بۆ خلیج. ئەبێت چی بکرا کە نەکراوە بۆ ینی حکومەتی عێراق و پرسیارەکەم کردەوە دەیکەمەوە دووبارە ئەوانەی خۆمان بەرەمەکانی خۆمان هەناردەی عێراق ناکرێت بۆ لە دەرەوە ینی لە ئێرانەوە ئەو بەرهەمانە بێن بۆ کێشەکە لە چیایە بۆ ئەوانەی خۆمان ناڕوە بۆ خواروی عێراق و خواستی ئەوان بڕکەنەوە. هیچ ڕێگریەک نییە بۆ هەناردەکردن بۆ خوار و ناوەڕاست هیچ زۆر بەشی یەن ێستا عەرەبەکانیان لێرە کڕیارەکەن بەهۆی ئەوەی کە سنوورەکان وتم کراوەتەوە لێشەوە هاوردە کراوە لەبەرەوەی عوملەی ئێران لەگەڵ دیناری خۆمانە فەرقێکی زۆری هەیە هەرزانتر ئەکەوێ پێشتر 750 دینار بوو خەیار لێرە ئەوان هاوردیانەکرد بە 500 دینار لە ناو بە شابەغاوانە ئافرۆش ئەم هەرزانێ وای کرد کە ئینەکەی خۆمان لێرە پەن خواتەوە ئەو سەرفە بێ. ماوەی زیاتر لە 20 ڕۆژە سنوورەکانی ئێران کراونەتەوە ئەوەش بە تەواوی بازاڕی بەروبوومی ناوخۆیی شکاندووە لە کاتێکدا پێشوو کیلۆی خەیار 750 دیناری دەکرد بەڵام ئێستا کیلۆی خەیاری کوردی بووە بە 150 دینار و خەیاری بەیتەکانیش پارە ناکەن. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.